هەر کات تەقەکردنی هەرەمەکی لە هەر جێیەکی ئەمریکا ڕوو بدات باس و خواستی بڵاوبوونەوەی چەک و یاسای ڕێگەپێدانی هەڵگرتنی چەک دەکەوێتە بەرتانە و قسەی خەڵک. پرسیارەکە لەوەدایە لە ئەمریکایەکی خاوەن هێز و سیستم و یاسا بۆچی خەڵک بتوانێت بە ئاسانی دەستی بە چەک بکات؟ لەم وڵاتەدا شتێکی کولتوریمان هەیە کە پێویستە چەکت هەبێت. هەندێک لایەن وایە کە خاوەنی ڕەگەزنامی ئەمریکای بووی پێویستە چەکت هەبێت بۆ ئەوەی بەرگری لە خۆت بکەی لە هەر ئەگەرێکە ڕوو بدات. بەڵام ئەگەر کەسێکیش ڕۆژێکی خراپی هەبوو چەکی پێبێت و بەکاری بێنێت وەک ئەوەی ئەمڕۆ کارێکی خراپە پێویستە یاسای چەک هەڵگرتن توند و تۆڵ بکرێتەوە. بەپێی دەستوری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لە ساڵی 1991دا نووسراوەتەوە لە بەندی دوودا هەڵگرتنی چەکی ئازاد کردووە بۆ هاوڵاتیانی ئەمریکی کە هەڵگری ڕەگەزنامن. بەڵام ئەوەش بە یاسا ڕێکخراوە. لە ئەمریکا ئەگەر بتەوێت دەستت بە چەکێک بگات دەستت دەکەوێت ئەگەر شوێنی یاسا بکەویت. ڕووداوی تەقەکردن لە کۆنگرێزمانێکی کۆماری ستیڤ سکالیس لە نێو یاریگایشی گۆڵف لە ئەلێکزاندریا سەرڕای برینداربوونی خۆی چەند بریندارێکی دیکەشی لێکەوتەوە. ڕووداوەکە تا ڕادەیەک لە نێو خەڵکدا ترسی خستۆتەوە. هەست بەوە دەکەیت کە دەبێت لە چواردەوری خۆت بڕوانیت کە چی ڕوودەدات بە تایبەتی لەم کاتانەدا کە خەڵکەشی زۆر چەکی پێەیە. زۆر جاریش ڕووداوی تەقەکردن ڕوودەدات. بزنسی چەک فرۆشتن لە ئەمریکا بزنسێکی زەبەلاحە. هەر کات باس لە هەر بڕیارێ بکرێ بۆ هەڵوەشانەوەی ئەو بەندە دەستوریە لۆبی بزنسی چەک لە ئەمریکا لە دژی هەر بڕیارێک مەشینەکانی دەخاتەگە. ئەوە تا سەرۆکی وڵاتیش لە گەرمەی بانگەشەکانی هەڵبژاردن سۆزی ئەو کۆمپانیایانەی بەلای خۆیدا ڕاکێشە. هەر ساڵی هێرش بۆ سەر ئازادی دووەم گۆڕانکاری دەستوری گەیشتە دەرەنجامێکی شکست خواردوو. ئێوە داکۆچیکارێک و هاوڕێیەکی ڕاستەقینەتان لە کۆشکی سپیدا هەیە. دیموکراتەکان لە کۆنگرێس خاوەنی ئەو پەیامەن کە دەیانەوێ گۆڕان بەسەر یاسای ئازادی چەک هەڵگرتن بێنن کە نزیکە زیاتر لە 200 ساڵە لە دەستوردا ئەو مافە دیاری کراوە. هەرچەندە دەبێ بازارگەکانی چەک فرۆشتن دۆسەی ئەو کەسە بپشکن ئەو سات چەکی پێ بفرۆشن. خەڵک دەتوانێت دەستی بە چەک بگات لە ڕێگای وەبسایتەکانەوە یان بە ناسایی لەسەر شەقام بکرێت. ئاستەنگەکە مەسلەی سەلامەتیە. بە دڵنیاییەوە لەم وڵاتە چەکێکی زۆر هەیە. ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا هەمومانی ترساندووە. دەشەی لە هەر جێگایەکی تر ڕوو بدات. ئەم ڕووداوانە سەلامەتی کۆمەڵگا دەخاتە مەترسیەوە. لە ئەمریکا ئەو ڕووداوانەی بەهۆی ئاسان دەستکەوتنی چەک ڕوودەدات کەم نین. بەڵام یاسای ئازادی هەڵگرتنی چەک لە دەستوردا وەک خۆیەتی. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.